خات و دیمەن بە بفەرمێ. مامۆستام کاتە باش. ئەم کاتە باشتر خوشکە باشەکەم. مامۆستا جان وەڵاهی پرسیارێکم هەیە کە زۆر لام ناڕوونە زۆریش هەوڵم داوە بەڵام وەڵامەکەم دەست ناکەوێت لەسەر مەسەلەی برۆکردن ئەوە لای هەمومان معلومە کە نەفرەتی لەسەرە بەڵام ئێستا بۆ نمونە من ئەگەر بێت و برۆم نەکەم برۆم لە بروی مێردەکەم زیاترە ئەگەر بێت و بە دەرمان زەردی کە یاخود بە مەقەس لە درێژیەکانی کورتکەینەوە و تۆفێڕیشکەینەوە ئەگەر لەسەر ئەو ڕوونکردنمان بۆ بدەی زۆر زۆر مەلوونتەبین. هەرچەند لەسەر وتارم هەبەوە ڕوونکردنەوەشم داوە بەڵام بە حرمەتی خات و دیمەن و تەلەفۆنەکەت ئینشاءڵڵا تیشکێکی باشی دەخەمە سەر ئەو بابەتە. زۆر سپاس دەکەم مامۆستا. خات و دیمەن خوا لەگەڵ بێ دادەیگیان سەرچاو خوا ئاگادار بێ خوشکەکەم. خات و دیمەن وەکو دوا پەیوەندی دەفەرمێ برۆکردن بەڕێزەکەم تۆ دەڵێ ئەگەر من برۆکانم چاک نەکەم لە برۆی مێردەکەم زیاتر دەبن. برۆکردن لابردنی برۆ بە هەموو شێوەیەک نەفرەتی خوای لەسەرە. بەداخەوە خوشکانێک مانکەوتونە ئەو داوی شەیطانەوە برۆکەی لا دەبا ئینجا نازان بە قەڵەمە بەخوا بە چیە دایدەنێنەوە یعنی برۆکەی خۆی نەهێشتووە هاتووە بە چوارچێوەیەکی گۆشەی و هەندەسی دایناوەتەوە وەڵڵای ئەوە بەر حەدیسەکە دەکەوێت گوناهێکی گەورەیە ئەوە دەستکاریکردنی خەڵقەتی خوایە پەنا بەخوا هەر برۆی پێوە نەهێشتووە حی یەک تاڵی هێشتوتەوە نازان یارەمە برۆی پێوە ماوەیانە ئەوە دەستکاریکردنی ئەو هەیەتەیە کە ئەڵڵا دروستی کردووە. نعوذ بالله کەسێک خوا پەناماندا کە برۆی نامێنێ ئەمجا قەدری ئەموانەی برۆ دەزانێت بۆ ژن و بۆ پیا و ئەوە هەدیەی خوایە. بەڵام وەکو خات و دیمەن فەرموویان خوشکانێک پرسیار دەکەن بەڕێزان لە هەموو کتێبە شەرعیەکانی شاباس کراوە برۆکردن کەسێک بۆ ئەوەی نەبێ سەرنجی کوڕان ڕاشێشێ بەلای خۆیدا چونکە منێتە لە دڵ تابێ ئەو هەر بۆ خۆی کارەکە دەبێتە حرام نێتی ناودڵت حرامی دەکا بەڵام بە مەقەس کورتی دەکەیتەوە بە داوێک بە شتێک ینی ڕێکی دەخێتەوە مەبەستەوە ئێستا وای ناوبرۆکانی بۆ ئافرەت جوان نێ پەیوەست بن ناوبرۆکان لا دەبا یان ئەوەی تری زیادەکانی دەقرتێنێ بە قەز بێ شتێکی باشترە ڕێکیان دەخا ینی هەیئەتێکی وایە کە سەیری دەکەن مێردەکەی سەیری دەکا یان خوشکێک سەیری کە بەلایەوە شتێکی نامۆ نەبێ بە ئافرەت ئەوەندە نامۆ نەبێ هەموو ئەو برۆیەت چییە؟ خوا هەرچەند بەڕێزان من دەڵم ئەگەر قەناعەت بەخۆی بکە کەس دەستکاری برۆی نەکە زۆر باشترە. هەل لە مناڵی هەمووی ئەڵن کچەکانتان لە ئێستاوە فێری برۆکردن من بەخوا برۆ خوا جوانی دروست کردووە دەستکاری مەکە مەگەر دەگمەن بێ لە سنووری خۆی نەچۆتە دەرەوە ئافرەت بە برۆ جوانە ئەوە کاری شەیطانە بۆ دەڕازێنێتەوە بەڵام وەکو خوددا دیمەن وتی یان ئافرەتانێک دەپرسن لە سنووری خۆی چوە دەرەوە برۆکان تێکەڵاو بوون زۆر گەورە و بوو مێردەکەی پێی قەڵز بوو یان ئافرەتانێک بە چاوێکی نامۆ سەیریان دەکرد نەک پیاوان و هەر حرامە ئافرەتانیش بە چاوێکی نامۆ سەیریان دەکرد بە مەقەست بێ یان بە شێوازێکی تر بێ ڕێکخستنەوەی ئەینا لابردنی برۆ و دانانەوەی بە تاتۆ ئەوانە بە هەموو شێوەیەک حرامە ئەو لەفزەی کە هاتووە نەفرەتیان لێبێ بۆ ئەوانەیە کە برۆکە لا دەبن و تاتۆی دەکەن یان بە شتێک بە قەڵەمێک دایدەنێنەوە ئەوە دەستکاریکردنی خەڵقەتی خوای و حرامە بەڵام ڕێکخستنەوەی بۆیە برۆ لابردن حرامە برۆ چاککردن نەک بەتاڵ هێشتنەوە بڕێک خستنەوەی برۆ با لێمان تێکەڵاو نەبێ زانایان و علەمانی پایەبەرز من لە ئەڤینی ئیمانیشدا کاتی خۆی بابەتێکم و لە کتێبی جوانتریشدا زۆرم لەسەر نووسیوە ڕێی هەموو زاناکان و مفەسیرەکانی شمێنەوە کە برۆ چاککردن و ڕێکخستن جیاوازە لەگەڵ برۆ لابردن و تاتۆکردن و قەڵەمکردن ئەویان با لێک جاکەینەوە و ئەو کەسەش لە ئێستاوە ڕەحمەتی خواتان لەبێ کچەکان کە تازە عازەب دەبن و پێدەگەن ئامۆژگاریان بکەن با دەستکاری برۆیان نەکەن خوای گەورە خۆی وا جوانی دروست کردوین ئەوە جوانەکە خوا دروستی کردووە بەڵام ئەگەر شتێک لە سنوور چوە دەرەوە هەروەکو جوانکاریەک کەوا کەسێک لە سنوورش ئەو ئەندامی جستەی چۆتە دەرەوە جێگە سەرنجی خەڵکە و پێی ناڕەحەتە یان پیاوەکەی پێی ناڕەحەت دەبێ و نێتی ناو دڵی خۆشی خاوێنە بەخوا ئەمە لەبەر ڕەزامەندی مێردەکەی و حرمەتی خۆی نەبێت لەبەر چاوی خوشکانیدا هیچ نیەتێکی خراپ لە دڵی دانیە دەرگای شەریعەت فراوانە خدا زۆر بەبەزەیترە لەوەی کەوا لەسەر دەستکاریکردنی دوو تاڵی مرۆ نەفرەت لە ئافرەتێک بکە نەفرەت لە کچێک بکە ئەمە لە دینی ئیسلامدا جێگەی نابێتەوە لەگەڵ ڕەحمانیەتی پەروەردگاران ناگونجێ